بەیادی کۆمەڵکوژکرانی زیندانیانی سیاسی لە ساڵی 1367 لەلایەن ڕژیمی ژنایەتکاری کۆماری ئیسلامیەوە. مانگەکانی گەلاوێژ و خەرمانان وە بیرهێنەرەوەی یەکێک لەو جنایەتە مەترسیدارانەیە کە لە دەورانی حاکمیەتی کۆماری ئیسلامیدا بەڕێوەچوون. 35 ساڵ لەوە پێش لە مانگەکانی گەلاوێژ و خەرمانانی ساڵی 1367 ڕژیمی ئیسلامی دەستیدای جنایەتێکە ئاسەوارەکەی و بەڵگەکانی نیشانەی بێڕەحمی و درەندەخۆیی بێسنووری کاربەدەستانی ڕژیمی ئیسلامیە. خومینی بڕاویشکارەکانی کە نیگەرانی پەرستاندنی ناڕزایەتی کرێکاران و خەڵکی ئێران دوای شکستی ڕژیم لە شەڕی کۆنەپەرستانی ئێران وێراغدا بوون، بە ئامانجی ترساندنی خەڵکی وەگیان هاتوو لە شەڕ و فەلاکەتیابوونی بۆ کوشتنی زیندانیەکان پیلانیاندانا. پرۆژێ کۆمەڵکوژی و کوشتنی زیندانیانی سیاسی لە زیندانەکانی ئێراندا لە ڕۆژی هەینی 28 مانگی پوشبەڕی 1367 تەنیا ڕۆژێک دوای بەسەروەنانی کاسە ژەهرەکەی قبولکردنی ئاتەشبەس لەو شەڕە کۆنەپەرستانەدا لەسەر بنەمای فەرمانی خومینی ڕێبەری ڕژیمی ئیسلامی دەستی پێکرد. خومینی بە دروستکردنی کۆمیتەیەک پێکهاتوو لە نەیری قازی شەرع، ئشراقی دادستان، ئیبراهیم ڕائیسی سەرۆکۆماری ئێستا و جێگری ئەو کاتی دادستان کە دواتر بە ئەیەتی مەرگ ناویان دەرکرد، فتوای مەزهەبی کوشتنی زیندانیانی سیاسیان دەرکرد. لە ناوڕۆکی ئەم فتوایەدا کە بە خەتی خومینی نووسراوە هاتووە، ڕەحمکردن بە محارەبین گەوجانەیە. لێبڕاوی ئیسلام لە بەرامبەر دوژمنانی خوددادا لە بنەماکانی گومان هەڵنەگری نظامی ئیسلامیە. هیوادارم بەقین و تووڕەی شۆڕژگەرانەی خۆتان بەرامبەر بە دوژمنانی ئیسلام ڕەزامەندی خواوەند دەستەبەر بکەن. ئەو ئاغایەی کە تەشخیصی بابەتەکەیان لە ئەستۆیە گومان و دوودڵی بەخۆیان ڕێنەدەن و هەوڵ بدەن بە توندی لەگەڵ کافراندا بجوڵێنەوە. دوودڵبوون لە بابەتی قەزاییدا لە بەرچاو نەگرتنی خۆینی پاکی شەهیدەکانە و بەس. بە خێرایی بە شوێن دەرچوونی ئەم فەرمانەدا پەیوەندی زیندانە سەرەکیەکانی ئێران لەگەڵ دنیای دەرەوە بە تەواوی پچڕا. لە ماوەی نزیک بە 2 مانگە جنایەتێک قولقاکە لە شێوەی خۆیدا بێوێ نەبوو. کۆمەڵگە ئێرانی تا ساڵانێک نوقمی خەم و پەژارێکی قوڵ کرد. وەزارەتخانەکانی دادگستەری و ئیتلاعات و ئیدارەی زیندانە سەرەکیەکانی ڕاگررتنی زیندانیانی سیاسی واتە ئێڤین و گۆهەردەشتی کەرەج کرانە بەرپرسی بەڕێوەبردننی پرۆژەی کوشتاری زیندانیانی سیاسی. لە ماوەیەکی زەمەنی کەمتر لە 2 مانگدا دەستگای کوشتار و جنایەتی ڕژیمی ئیسلامی بە هەزاران زیندانی سیاسی بە گەرایشی جۆرا و جۆراوە عەدام کرد. زیندانیانی عەدامکرام لە ئیوین و گۆهەردەشتیان لە گۆڕە بە کۆمەڵەکاندا لە خاوەران شاردەوە. بەڵام ئەم پرۆژەیە هاوکات لە باقی شوێنەکانی دیکەی ئێران و لەوانە لە کوردستانیش جێبەجێکرا. لە ڕاستیدا لەمڕۆدا نەک لە یەک گوڵزاری خاوەران بەڵکو دەبێ باز لە گوڵزارە خاوەرانەکان لە سەرتاسەری ئێراندا بکرێت. کۆماری ئیسلامی تەنیا دوای 4 مانگ و لە مانگی ڕێزبەری 1367 بنەماڵەی قوربانیانی لە کارەساتی ئەعدامکردنیان ئاگادار کردەوە و دوای ئەوە بوو کە خەڵکی ئێران زانیان چه جنایەتێکی دژی ئینسانی لە زیندانەکانی ڕژیمی ئیسلامیدا ڕوویداوە. سەرانی جنایەتکاری کۆماری ئیسلامی تا بامڕۆژ تەنانەت بەر بە ئامادەبوونی کەسوکار و دایکانی داغدار دەگرن بچنە سەر گۆڵکۆی ئازیزانیان. یەکێک لە تایبەتمەندیەکانی کوشتاری زیندانیانی سیاسی لە ساڵی 1367 ئەوەیە کە پەروەندەی سەرجەم قوربانیەکانی ئەم کارەساتە گەورەیە بە هەمان یاسای دژە بەشەریەکانی ڕژیم ئیسلامیش کۆتاییان هاتبوو خەریکی تێپەڕکردنی حکومەکانیان بوون. زۆربەیان تەنانەت دەورانی زیندانی خۆیان تەواو کردبوو و چاوەڕوانی ئازادی بوون. لەمڕۆدا کە بە هێمەتی تێکۆشەرانی سیاسی و ڕزگاربووان لە قەتڵەکانی ئەبین، ڕەجای شار، عادڵاوە، دیزڵ ئاوا و زیندانی سنە و شوێنەکانی تر ئاستولایەنەکانی ئەم جنایەتە دژی بەشەریە ڕۆشنتر بووەتەوە. هەموو ساڵێک لە مانگەکانی گەلاوێژ و خەرماناندا دەیان مەراسمی ڕێزگرتن و دەیان کەمپێنی بڵاوکردنەوەی بیرەوەری و
بەڵگە و مەدرەکی ئەم جنایەتە وحشەتناکەی ڕژیمی ئیسلامی لە وڵاتانی جۆرا و جۆرەی دنیادا بەڕێوە دەچێت. کرێکاران و خەڵکی ئێران بکەرانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بڕیاردەران و بەڕێوەبەرانی ئەم جنایەتە لەبیر ناکەن و ناشیان بەخشن. حضوری ئەم جنایەتکارە پیشەیانە لە حاکمیەتی ئەم حکوومەتەدا نیشانی ئەدات کە ئەگەر خەڵک دەرفەتیان پێ بدات بە هەمان ڕێگا دەڕۆن کە خومینی لە ساڵەکانی دەیەی شەزدا و بەلووتکە گەیاندنی لە ساڵی 67دا پیشانی داون. لەمڕۆدا بزوستنەوەی دادخوازی لەسەر بەستێنی شۆڕشی ژن ژیان ئازادی لە حاڵی پەرەستەندندایە. دایکانی گیانبەختکردووان لە ڕیزی یەکەمی ئەم بزوستنەوەیەدان. یەکەم چەخماخەکانی ئەم بزوستنەوەیە دایکانی گیانبەختکردوانی کوشتاری 67 لە ژێرناوی دایکانی خاوەران لێیاندا و چوونە شەڕی سەرانی جنایەتکاری ڕژیم. ئێستا لە پاڵ ڕێکخراوی دایکانی خاوەران ڕێکخراوەکانی دایکانی پارکی لالە، دایکانی دادخواز، دایکانی ئاشتی، کۆمەڵەی دایکانی پێشڕە و دایکانی شۆڕژ دژ بە کۆماری ئیسلامی و ئۆرگانە سەرکوزگەرەکانی دەستیان داوەتە دادخوازی. کۆماری ئیسلامی و دەسەڵاتدارانی جنایەتکاری کە سەبەبکاری کوشتاری بە کۆمەڵی بە هەزاران کەس لە نێرانی سیاسی خۆیانن زۆریان هەڵداوە تا جنایەتەکانی دەیەی شەست ڕەت بکەنەوە و هەموو بەڵگە و ئاسەوارەکانیشی لەنێو ببەن. بەڵام جنایەتە بەرینەکان لە کوردستان قەتڵی حکوومەتی بەرین لە بەلوچستان، خوزستان، تورکەمەنستەحرا، تیرۆرەکانی دەرەوەی سنوور و ئیعدامە بەرینەکان لە زیندانەکاندا بەگشتی بەڵگەمەندکراون و ئیتر شیاوی حاشا لێکردن و شاردنەوە نین. سەرنجام ئەو ڕۆژە دێت کە سەرانی جنایەتکاری کۆماری ئیسلامی لە دادگای عەدلی خەڵکی ئازاد چشتووی ئێراندا بکێشرێنە بەردەم مێزی محاکمە. ڕازە سەربەمۆرەکانی ئەو جنایەتە بێ ئەژمارەی لە ماوەی حاکمیەتیاندا ئەنجامیان داوە زیاتر ئاشکرا بێت و سزای شیاوی خۆیان وەربگرن. بیرەوەری گیانبەختکردوانی کوشتاری بە کۆمەڵی ساڵی 1367 و باقی گیانبەختکردوانی ڕێگەی ڕزگاری بەشەریەت بوو هەتا هەتایە زیند و پیرۆزە.